من لەسەرم بابەتە بە گشتی قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز فیراز سدیق بەڕێبەری گشتی سامانی ئاژەڵ لە وەزارەتی کشت و کاڵ لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ. من بە کورتی ئاماژەیەکم بۆ پرۆژانە کرد کە لە ماوەیەدا کراونەتەوە ئەگەر جەنابەت بە ورتر بۆمان باس بکەیت تا چەندە گرنگە بەرزکردنەوەی ئەم پرۆژانە و هەروەها گرنگیدان بە سامانی ئاژەڵ و لە چ ڕوویەکەوە کاریگەری لەسەر هاوڵاتیان و ناوخۆی هەرێمی کوردستان دەبێت. بەڵێ سپاس بۆ جەنابتان. بەخێر بێ. طبعا ئەو ئامارانی کە جەنابەت خستە ڕوو ئەو ئامارانە بەوە هاتە ئاراوە کە کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان استراتیجێکی تۆکمەی هەبوو بۆ پەرەپێدانی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە جگەلەوەی کە ئەومان نەزانی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لە کارنامەی خۆیان لە استراتیجی خۆیان گرنگێکی تەواوی بە بەرهەمی ناوخۆ بەرهەمی خۆماڵی و بابەتەکانی دیکەی کە دەرهاوێشتەی دوای تەتەوەری بەرهەمی خۆماڵی و گەشە سەندنی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە بە تاکید بابەتی هەلی کار و دەرفەتی کار و ئاسایشی خۆراک و ئەمانش دێنە ئاراوە ئەمانش ئەتوان بڵێن وەکو ئامانج وەکو هەدەف تحقیق بن وەکو ئامارەکانەوەی جەنابەت خستە ڕوو بەڵێ لە هەرێمی کوردستانە ئێمە بە خۆشحاڵیەوە بە شانازیەوە توانین بڵین ئەوەی کە بە درێژایی هەرێمی کوردستان و درێژایی ئەتوانین بڵێن هەتا عێراق ئەنجام نەدرا ئێمە توانیمان لە هەرێمی کوردستانە لە خلالی 6 ساڵە ئەنجامی بدەین لە گۆشتی مریشکە توانیمان بگەینە خۆبژێوی و ئاستێکی پیاوانەی تۆمار بکەین ئێستا ئینتاجی گۆشتی مریشک لە هەرێمی کوردستانە سەروی 285,000 تۆنە لە کاتێکە هەرێمی کوردستان پێویستی بە 150,000 تۆنە بەرهەمانە لە ناوخۆی هەرێمی کوردستان ساڵ دەکرێتەوە بۆ بازار دەکرێت بۆ هەناردەکردنی بەرهەمانە بۆ دەرەوە چە بەرهەمێکی سامانی ئاژەڵی ئێستا بە هەناردەی دەرەوەی هەرێمی کوردستان دەکرێت. تاوان وەکو مریشک بەو شێوازەیە و لە بەرهەمی هێلکەشە ئێمە لە ئینتاجی ڕۆژانەی تەنها 3,000 کارتۆنەوە ئێستا هەرێمی کوردستان ڕۆژی 23,000 کارتۆن ئینتاجی بەرهەمی هێلکەیەتی. طبعا ئەو بەرهەمەی کە پێداویستی بۆ ناوخۆی هەرێمی کوردستان پێویستە و ڕێژەی کە پێویستە لە ناوخۆی هەرێمی کوردستان و بازارەکرێ و ئەوەی کە زیادە باشترین بازار بۆ بازارەکانی بۆ هەرێمی کوردستان خوار و ناوەڕاستی عێراقا لەوێ لەبەرەوەی احتیاجیان پێە و لەبەرەوەی لەوێ نەگەشتونەتە خۆبژێوی و لەبەر ئەوەی لەوێ ئاستێکی باشیان لە بەرهەمێنانی ئەم بەرهەمانەیان نەبڕیوە فبۆی ئەو بەرهەمانە لە خوار و ناوەڕاستی عێراق نەکرێت ساغەکرێتەوە. زۆر باشە. دیارەکە پێشووتر ئەگەر هەرێمی کوردستان پشتی بە وڵاتانی دراوسێوەکو ئێران و تورکیا دەبەست بۆ بەرهەمە شیرەمەنیەکان کە دەهاتن زۆر جار ئەگەر بابەتێکی سیاسی ئەگەمارۆکی ئابووری دەبوو کێشە لەسەر بازاڕی ناوخۆی هەرێمی کوردستان و بەرزکردنەوەی نرخەکان دروستە بوو. ئێستا توانیمانەوە خۆناغە ببڕین هەرێمی کوردستان پێویستی بە هاوردەکردنی بەرهەمە شیرەمەنی لە دەرەوە نەبێ؟ بەڵێ طبعاً بەرهەمی شیرەمەنی وەکو واقع یعنی ئێمە ئامارەکانەوەی جەنابەت خستە ڕوو بەڵام بە سوڕێکی وازەحیش بێنە پێشچاوی هاوڵاتیان یعنی پێشتر چی بەرهەمێکی شیرەمەنی پێش 6 ساڵ چی بەرهەمێکی شیرەمەنی لە ناو بازار و مارکێتەکان لە پاڵ بەرهەمەکانی هاوردەی وڵاتانی تر ئەبینرا کە ئێستا ئەبینرێت بە واقعی ینی هاوڵاتی ئەتوانێت بەرهەمێکی خۆماڵی ئینتاجێکی مەحەلی چەند کارگەیەکی گرنگی بەروبوومەکانی شیر لە هەرێمی کوردستانە هاتنە دامەزراندن ئەوەی جێ خۆشحاڵیە پرۆژەکانی شیر لە هەرێمی کوردستانە لە کەلارەوە پرۆژەمان هەیە تا دەگاتە زاخۆ طبعاً ئەمە وەکو ئاماژەم پێدا بە استراتیج و پلانی تۆکمەی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کرا و لە سەروی هەمویانەوە دیدگای ڕوونی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پەرەپێدانی کارتی کشتتوکاڵ بۆ گەشە سەندنی بەرهەمی ناوخۆ پاڵپشتی جەنابیان بۆ بەرهەمی خۆماڵی و پاڵپشتی جەنابیان بۆ گەشە سەندنی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستانە یعنی ئەتوانین بڵین خاڵی یەکلاوەکەرەوە بوو و بابەتێک بوو کە ئیلهام بەخش بوو بۆ ئێمە یعنی کە زۆر جار حتا من بۆ نمونەی هێنمەوە لە یەکێ لە کۆبوونەوەکانیانە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستانە جەنابیان پێشنیارەدات و بیرۆکە دەخاتە ڕوو بۆ گەشە سەندنی سامانی ئاژەڵ لە هەرێمی کوردستانە یعنی خۆمان نەزانین سەرۆکی حکوومەت سەرۆکی هەموو سێکتەرەکانە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بە قەتاعی تەندروستی و بە قەتاعەکانی بەڵام دیدگای ئەوە نەورد بێت و بیرکردنەوەی ئەوە نەورد بێت بپەرژێتە سەر ئەوەی بێت پێشنیاری ئەوەدا بیرۆکەی ئەوە بدا چۆن سامانی ئاژەڵە چۆن بەرهەمی ناوخۆ لە هەرێمی کوردستانە ئەمە جێی خۆشحاڵیە و جێ ئەوەیە کە ئەمڕۆ ئەتوانین بڵێن حافزێکە بۆ ئێمەش پاڵنەرێکە بۆ ئێمەی فەنی کە اختصاسەکە بانەوەیە کە دەرگاکان بکەینەوە و بین چه هەوڵ و چه کۆششێک هەیە
و چ توانایەکی خۆمان هەیە بیخینە گەڕ بۆی بتوانین بگەینە ئاستێکی زۆر باشەمە تا چەندە کاریگەری هەبووە لەسەر هەمە چێشنکردنی سەرچاوەکانی داهات بۆ بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان هاوکات پاڵپشتی بۆ جوتیاران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە پشت بە سەرچاوی داهاتی خۆیان ببەستن لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەمەکانیان ساغ بکرێتەوە پێشتر زۆر کێشە هەبوو بەرهەمەکانیان ساغ نەبوو جوتیارمان دەبینی کە بەرهەمەکانی خۆی لەسەر شقامەکان فڕێدەدا ئەمە تا چەندە کاریگەری هەبووە بەڵێ هەر بۆ نمونە ئەگەر لە بواری سامانی ئاژەڵا سەیکەین یەکێک لەو پرۆژە گرنگ و استراتیژیانە پرۆژەی زوم بوو لە ناوچەی بارزان دامەزرا طبعا یەکێک لە گرفتەکان وەکو جەنابەت ئاماژەت پێدا بابەتی ساغکردنەوەی بەنسبەت جوتیاران یعنی یەکێک لە داواکاریەکانیانەوەی داواکاریە گرنگەکان پێش هەموو داواکاریەکانی دیکەی کەمکردنەوەی تێچووی بەرهەمێنانەوەوانە جوتیاران داواکاری ئەویان هەیە کە بەرهەمەکانیان ساغ بکرێتەوە زۆر جار گرفتمان هەبووە بە حقت لە بابەتی ساغکردنەوەی شیر پرۆژەی زوم کە یەکێکە لەو پرۆژە گرنگانی لە هەرێمی کوردستان لە ماوەی دەست بەکاربوونی کابینی کوالەتێکی باشیە جگەلەوە یعنی جوتیارەکەی تر بێخەم ئەوە نەما مەسەلەن ئەو شیرەی بباتە مارکێتێک ئەمڕۆ خاوەن مارکێتەکەیان دوکانەکە بەرهەمەکەی لێوەرگێت و بۆ جاری دوم لێوەرنەگرێت فبۆیە زەمانەتێکی دایە جوتیاران لەو منتیقەیە خاوەن ئاژەڵان کە ئەو بەرهەمانیان کڕیارێکی بە زەمانەت ماگانە بەرهەمەکانیان لێوەرەگرێت بۆیە ئەوەی کە ئاژەڵێکی هەبوو کردی بە دوان ئەوەی دوی هەبوو کردی بەسێ ئەمە وای کرد گەشە سندێکی بەرچاو لە بواری سامانی ئاژەڵە ناوچەکە دروست ببێ ئەمە وەکو پاڵپشتێکی حکومەتی هەرێمی کوردستان وەکو ئاسانکاری نواندن وەکو پڕاژە وەکو استراتیژ بۆ ساغکردنەوەی بەرهەمی ناخۆ جگە لە بابەتی پشتگیریەکانی حکومەتی هەرێمی کوردستان بۆ هەناردەکردنی بەرهەمەکانی تری کشتتوکاڵی بۆ دەرەوەی وڵات بینیمان بابەتی هەنگوین و هەنار و هەتا هەوڵی شەیە بۆ بەرهەمەکانی سامانی ئاژەڵ کە ئێمە بتوانین لە دەرەوەی وڵات و لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەم بەرهەمانە زۆر باش ئاماژەتان بە بەرهەمەکانی سامانی ئاژەڵ کرد هەر لە ماوەی هەفتەی ڕابردوو کە پرۆژەی مێگەل کرایەوە ئەو پرۆژە گرنگەی کە هەموو ئاژەڵداران لە یەکشن کۆ کاتەوە کۆمەڵێک بەشی زۆر گرنگی بۆ دانرابوو بەشێکی لە قوتونانی گۆشتی سوور بوو وەکو بەرهەمەکان کە پێشووتر لە دەرەوە هاوردە دەکرا حتەنانە ڕاگەنراکە ئاژەڵداران لە عراقیش دەتوانن بێنە ئێرە و لەو پرۆژەیە سوودمەند بن ئەمە تا چەندە هەنگاوێکی دیکێ بەرەو پێشچوون بوو لەسەر سامانی ئاژەڵ و ساغکردنەوەی بەرهەمەکان و هەناردەکردنی بەڵێ طبعا هەوڵەکان بەردەوامن و هەنگاوەکان بەردەوامن ئەوەی کە ئەوترێت ڕۆژانە ینی بە حقیقەت ڕۆژێک نییە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وای لێ بێت ینی ئەگەر ڕۆژێک پرۆژێک نەکاتەوە بیری ئەوواکەین بیری کردەوەی پرۆژاکەین حقیقەت پرۆژەی مێگەل یەکێکە لە پرۆژە استراتیژی و گرنگەکان بەنسبەت هەرێمی کوردستان هەمومان دیمەنی مەیدانی ئاژەڵانی هەولێر و لە شارەکانی دیکەش وایە بەو شێوازەیە و لە عێراقیش وایە بینیمان بە چی شێوازێک بوو لە ڕووی تەندروستی و لە ڕووی سەحی بەڕاستی شوێنێکی شیاو نەبوو ئێستا ئەو پرۆژەی بە پرۆژێکی سەردەمیانەیە بە شێوازێکی تەندروست و بە شێوازێکی گونجاو و بە قەوارەیەکی گەورەتر و مەساحەیەکی گەورەتر ئەبێتە توانین بڵێن جگە لەو بابەتانی کە باست کرد بابەتی لە قوتونان و سەربڕین و دابینکردنی گۆشتێکی تەندروست بۆ هاوڵاتیان ئەم شوێنە دەبێتە مرکزێکی بازرگانی و تیجاری گرنگ بە نسبەت هەرێمی کوردستان و هەولێر دەبێتە محوەرەوە دەبێتە چەق بۆ هەناردەکردنی ئاژەڵ لە هەرێمی کوردستان لە شاری هەولێرەوە هەرێمی کوردستانە بۆ خوار و ناوەڕاستی زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز فیراس سدیق بەڕێوەبەری گشتی سامانی ئاژەڵ لە وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس کە لەگەڵ مام زۆر سپاس